قۆناغی دووەمی دابەشکردنی هاوکاری بەسەر زیان لێکوتوانی لافاوەکەی چەمچەماڵدا بەڕێوە چوو. تێیدا 694 خاوەنی ئۆتۆمبیل چەکی بانکیان بۆ کرا و تێکڕا بە بڕی نزیکەی 1 ملیار دینار هاوکاری کران، کەمترین هاوکاریش 100,000 دینار بوو. لەم قۆناغەدا هیچ سکاڵایەک لەسەر بڕی هاوکارەکە وەرناگیرێت و بڕیاری لیژنەکانی هاتوچۆ و بەڕات یەکلاکەرەوەیە. ئەمڕۆ 694 ئۆتۆمبیلی زیان لێکەوتووی لافاوی ڕۆژی 9 دوانزەی 2025 هاوکاری ئەکرێن. بڕیارماندا کە تیمێک لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی پێک بهێنن کە ئەوان مختصن بە مەجالە و پسپۆڕیان لە مەجالەیە هەیە. تیمێکی شارەزای بەڕادەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هاتنە ئێرە و لێرە چێکی ئۆتۆمبیلیان کردووە یەک بە یەک و هەندێک ئۆتۆمبیل جار و دووجار چێکراوەتەوە و لەلایەن ئەو تیمەی بەڕادەکانەوە کە خاوەنی زۆرترین زانیارین لە مەجالەیە و شارەزانەوە پێی یاسا دەسەڵاتیان پێدراوە کە هەڵسەنگاندن بۆ کەموکوڕی و بۆ خەمڵاندنی کەموکوڕی ئۆتۆمبیل بکەن، ئەوان بڕی پاری هاوکاریان بۆ هەر ئۆتۆمبیلێک دەستنیشان کردووە. بڕی هاوکاریەکە ئەگۆڕێ بەپێی جۆری ئۆتۆمبیلەکە، مۆدێلی ئۆتۆمبیلەکە، کوالیتی ئۆتۆمبیلەکە و جۆری زەرەر و زیانەکەی کە لێی کەوتووە. لەبەرەوەی ئەمە لیژنێکی تایبەتمەند لە مەجاڵی ئەم کارەی کردو بۆ ئێمە ناتوانین سکاڵا وەرگرین و دەسەڵاتی ئێمە نیە سکاڵا وەرگرین، ئەمە یەک لاکەرەوەیە چونکە بڕیاری ئەم لیژنەیە کە لیژنەی بەڕادەکانە بۆ خەمڵاندنی زەرەر و زیانی ئۆتۆمبیل بڕیار یەک لاکەرەوەشە لە بەردەم دادگایە نەک لە بەردەم ئێمەیە. هاوکاریەکە لەلایەن خێرخوازان و سەرمایەداران و دابین کراوە. حکوومەتی هەرێم بە هیچ شێوێک خۆی لە زیانەکان بە خاوەن نەکردو و هیچ قەرەبوویەک نادات. بەشێک لە زیان لێکەوتوان بە هاوکاریەکە رازین و سوپاسی خێرخوازان دەکەن، بەڵام هەندێکیان ڕەخنیان لە شێوازی دابەشکردنی هەیە و پێیان وایە دەبوو هاوکاری زیاتر بکرێن. وڵا بەڕاستی لە کاتێکی گونجاو و زۆر بە پەلە و زۆر لە جێ خۆیان هاتنە هەنایم خەڵکەوە. بەڕاستی ئێمەیان بە کەس و برای خۆیان زانی. ئێمە سوپاسی هەر کەسێکین کە هاوکاری ئەمەی کردووە، هەم لە ناوی کوردستان هەم دەرەوە، بە تایبەتی برایانی شاری هەولێر. وەڵایی تقریبان ئەرە وەڵایی ئەگەر زیادی نەبێ کەمی نییە، سپاس بخوا. تقریبان ئەو خەلەلانی لە سارەکەی منایە ئەوەی من گێڕی شکا و کۆمەڵەشتر، بەڵام سارەکەی من سارێن هێشتی گرانی بوێ بەڕاستی پێی چاکەبێتەوە زۆر سپاسیانەکەم. بەڵێ ئێمە کۆمەڵە سایق سارەکانین بەر لافاوەکەی نوێی مان کەوتوینە. سارەکانمە من بۆ خۆم ملیۆنێک و 343,000 لە سارەکەمان سەرف کردووە. هەچی ئەو لە گوندی مۆفەرەوە هاتووە باوایەکان و قرنجیرەکانی وێران کرد بە پیرایەکانەوە. دا دەبان سارەکەی منە. بلیژنەی بەڕات 500,000 بۆ منووسە. بەڵگەشم ئەمە هەموو بەڵگەکان هەمووی بەڕەسم پێمە وەسڵم پێ ڕسمی سارەکەشم گشت پێ ڤیدۆشم پێەیە. نەک بەرامبەر نییە، هەر هیچ لە هیچ ئاستێکان نییە. یعنی ئێستا سیارەکەی من بۆ نمونە لە لای کەم لایانی کەم 800,000 زەرری پێکەوتووە بۆ ملیۆنێ. 100,000 بۆ نووسراوە لە قەرە بۆکردنەوەکە. یعنی 100,000 ئەدەی بەچی پارەی لای تێک نییە. ژنەکە بینیوێتی، بەڵام ئەو دیژنەی بەڕادە کە هاتووە بەڕاستی زوڵمێکی گەورەی کردووە، نەحەقێکی گەورەی کردووە. هەموو شتەکانمان ڕوون و ئاشکرایە، هەموو بەڵگەکانمان ڕوون و ئاشکرایە، بەڵام هەشە پارەیەکی زۆری بۆ نووسراوە، هەشە پارەیەکی زۆر کەمی بۆ نووسراوە. هیچ عەدالەتیەکی تیان نابینم. وا بڕیارە هەفتەی داهاتوو لە قۆناغی سێمدا هاوکاری بەسەر خاوەنی کۆگا و دوکاندار و کاسبکارانی چەمچەماڵ و دەوروبەریدا دابەش بکرێت. تا ئێستا ئەو قەرەبۆی کە سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری لەسەرداوە خەرج نەکرا و حکوومەتی هەرێمیش خۆی لە ئاسی ڕووداوەکە کەڕ کردووە، بچووکترین بودجێ بۆ تەرخان نەکردووە. ئەوەی فریای خەڵک کەوتووە تەنیا خێرخوازان و دەستگا و ڕێکخراوە خێرخوازیەکان بوون. ڕێون محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.